یەکێک لە هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پەرەپێدانە بە بواری وەبەرهێنانی پیشەسازی لە سێکتەرە جیاوازەکان بە ئامانجی فرەجۆرکردنی سەرچاوەکانی داهاتوو سوودبینین لە بەرهەمی ناوخۆیی لە نێویشان پەرێ زۆر بە بواری کشتتوکاڵی دراوە بە چەشنێک پرۆژەکانی بواری کشتتوکاڵی ڕێژەکانیان لە بەرزبوونەوەدان. بە پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵی زۆر کاری تریش دێنە ئاراوە و کەرتی پیشەسازی پەرەدەستێنێت، کەرتی بازرگانی پەرەدەستێنێت و بەم شێوەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەزاران هەلی کار بۆ خەڵکی کوردستان فەرهەم دەکرێت. ئێرە پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیارانە لە سنووری پارێزگای هەولێر. لێرە کرێکاران و ئەندازیاران شەوڕۆژیان خستووەتە سەریەک بۆ بە کۆتاهێنانی پرۆسەی بنیاتنانی پرۆژەکە تاوەکو لە نزیکترین کات بەرهەمی کۆمپانیاکە کە ئارد، ساوار، بڕوش، ماکەڕۆنی، ئالیکی ئاژەڵ و چەندین بەرهەمی دیکەیە کە لە گەنم دروست دەکرێت بکەوێتە بازاڕەکانەوە. لێرە لە ڕێگەی 20 سایلۆوە لە توانایاندا هەیە 100,000 تەن گەنمی جوتیاران وەربگرن. لە قۆناغی یەکەمدا لە ڕێگەی 5 کارگەوە دەکرێن بە بەرهەمەکانی گەنم کە ڕۆژانە 1000 تەن گەنم بکەن بە 700 تەن ئاردی سفر. بەمەش لە توانایدا هەیە نیوەی خواستی ئاردی هەرێمی کوردستان دابین بکات. پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران پار ساڵ مانجیدا گرێبەست واژۆ کرا لەگەر وەزارەتی کشتتوکاڵ. لە 11 دەستمان بەکارەکان کرد، لە 4 بەردی بناغی دانرا و افتتاحی لۆکرا. ڕۆژانە ماوەی 16 سعات 18 سعات 20 سعات زستان باران ئۆتلە جێژنە هەموو کاتێک ئیشمان کرد. ئەوی گەویشتینە ئەوڕۆکە ماوەی 240 ڕۆژی ڕێکوپێکە کارەکان دەکەین. بەشی سایلۆیەکانمان ماوەی 1 مانگە تەواو بووە، 20 سایلۆ تەواو بووە. هەر سایلۆیەک ڕۆژانە 5,000 تەن گەنم دەگرێت بە کۆی گشتی 100,000 تەن گەنم. لەگەڵ سایلۆیەکان 2 تاوەر هەنا، ئەوانە بۆ بارکردن و بەتاڵکردن و پاکردنەوەی گەنمن. 3 پیتیان هەیە بۆ بەتاڵکردنی گەنم. لە سەعاتێکدا دەتوانین 240 تەن گەنم بەتاربکەین لێرەکانە. بەشی دووەم کارگەکانن. کارگەی یەکەممان کارگەی ئاردە، ڕۆژانە 1000 تەن گەنم وەردەگرێت دەیکاتە ئارد. ئاردەکان ئاردی سفر و ئاردی دەرەجەیەکی لێ بەرهەم دەهێنرێت. ئەو کارگەیە بە جێرەی ئەو جەدوەلەی کە دامانناوە ئینشاءڵڵە کۆتایی مانجی 7 دەست بە کارەکانی دەبی یەکەم چیسە ئاردمان دێتە ئینتاج ئینشاءڵڵە. ئاردی خۆماڵی لە هەولێر ئینتاج دەکرێت ئاردی سفری دەرەجەیەک. کارگەی ئاردی دووەممان ماوەی 2 مانگە دەستمان پێکردیە، ئەو بۆ کۆتایی ساڵ بیدایەتی ساڵی نوێ دەست بەکار دەبێت. کارگەی سێممان کارگەی ساوارە، ڕۆژانە 120 تەن ساوار و بڕوش ئینتاج دەکاتن. ئەویش لە 15 دەست بەکارەکانی دەکا. پاشی ئەو کارگەی بنەتۆمان هەیە، ڕۆژانە 120 تەن تۆی لۆ جوتیاران خاوێن دەکاتەوە، دەرمانی دەکات، لە چیسی دەکات لە بۆ چاندن. کارگەی کۆتاییمان کە ئەم ساڵ دەستمان پێکردیە ئەویش کارگەی ئالیکی ئاژەڵە لە بۆ پەلەوەر و لە بۆ ئاژەڵانە، ڕۆژانە 480 تەن ئینتاجی دەبی. حکوومەتی هەرێم بە هەموو وەزارەتەکانی، وەزارەتی کشتتوکاڵ، ئیستیسمار، وەزارەتی کارەبا بە هەموو جۆرێک یارمەتی دەربووینە. خەڵکی ناوچەکە ناحیە کارەکان کەس ڕێگر نەبووە لەوەی کە ڕابوەستی. ئەو تیمەی کە لە گەریشمان بۆ تیمەکە بەشی زۆری خۆماڵی بووە، کارە ئینشائیەکان و مەدەنیەکان هەمووی لەلایەن کادری خۆمان جێبەجێکرایە. هەمویان زۆر بە خۆشحاڵی و هاتینە ناو پرۆژەی کە پرۆژەک بووە دەزانن خەڵکی کوردستان لە گچکە هەتا گەورە ئیستیفادەی لێ دەکەن. بە میکانیزم و ستاندەری جیهانی و ڕێنماییەکانی وەزارەتی کشتتوکاڵی عێراق گەنم لە جوتیاران وەردەگرێت لە ڕێگەی چەند پشکنینێکی فیزیایی واتە ڕووکەشی خێرا. پلەبەندی گەنمەکە دیاری دەکرێت کە 1 و 2 3 بۆ هەریەک لە جۆرەکەش نرخێکی تایبەت دانراوە. لێرە بار هەڵگرەکان دەبینین کە بە سەدان تەن گەنمیان هێناوە. لێرە لەم تاقیگەیەدا جۆری گەنمەکە دەستنیشان دەکرێت. مەرحەلەی یەکەم سیڤینگی پێدەڵین، بێژینگی خۆمان دەکا. ئەو گەنمە دەبێ پاک بکرێتەوە، لە بێژینگی دەدرێت بۆ چەند خولەکێک.
بۆی هەر جۆرە تۆز و خۆڵ و شتێکە لە کاتی درێنەیە لەگە بەرەمەکە لەگە گەنمەکە تێکەڵ بووە جیا بکرێتەوە چکە ئەگەر بێتەوە ئەو سیڤینگەی بۆ نەکری ئەو بێژینگە تەسیر لەسەر نەتایجەکانت دادنێ لەوانەیە کواڵیتی گەنمەکە بێنێتە خوارەوە لەبەرەوەی ئێمە سیڤینگی بۆ دەکەن ئەمە وەکو مەرحەلەی یەکەمە کە سیڤینگ خاوێنکردنەوەی گەنمەکەیە کە گەنمەکەمان خاوێن کردەوە سیڤینگی بۆ کرا ئەو گەنمە دێنین فحساتی یەکەمی بۆ دەکەین فحسی یەکەم تێستی یەکەم پێی دەوترێت 1 لیتر 1 لیتر بۆ کەسافەی ئەو گەنمەیە دێنستی مادەکەیە فحسێکی فیزیکیە فیزیاییە بەپێ ڕێنمایەکانی وەزارەتی تیجاڕی فیدراڵی عێراق ئەو ڕێنمایەنەمان پێدراوە ئێمەش ئەو پشکنینانەی بۆ دەکەین فحساتی دووەممان دێن دەست پێ دەکەن فحسی مۆیشەرە مۆیشەر کۆنتنت واتە ڕوتوبە فحسی شێ ئەو گەنمە لە چ زروفێکدا هەڵگیراوە لەوانەیە ئەو گەنمەی بۆت هاتبێت تەڕ کرابێ یان لە زروفێکی خراپدا غەزم کرابێ عینەن ستانداردی خۆمان هەیە بۆ مۆیشەرەکە ڕوتوبەی وەردەگرین ئەمە جۆری ئایتمەکانە گەنمە برنجە ساوەرە چییە تۆ لەسەری دیارەکەی هی ئەمە گەنمە لەسەر گەنم دایدەنین ئێمە یەکی لەمانە هەڵدەگرین ئەمە جیازی میڵینگی پێدەوترێ کوردواری خۆمان جیازی ئاشە ئەو گەنمە دێم دەیکەم بە ئارد دواتر دێم ئیش لەسەر ئاردەکە دەکەم تاوکو بزانم کواڵیتی ئاردەکەم چۆنە لە چ ئاستێکدایە سەرەتا دەیکەمە ناو جیازی میڵینگ ئەمە ئاشی پێدەوترێ ئەم تێستا ئەم پشکنینە هیچ پەیوەندیەکی نییە بەو گەنمەی کە جوتیار هێناویتی تەنها بۆ پۆلێنکردن و دیاریکردنی جۆری ئاردەکەی بۆ خۆمان تاوەکو بزانین ئاردەکە لە چه ئاستێکدایە ئایا دەرەجە یەکە یان ئایا بۆ بەکەڵکی ئالیک دێ تەنها بۆ جیاکردنەوەی خۆمانە هیچ پەیوەندیەکی نییە بە جوتیارەوە زیاتر بە پشکنینە فیزیاویەکان بەپێی ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی تیجاڕی عێراق بازرگانی عێراق بۆمانی نردووە ئێمە کار لەسەرەوەکەین پشکنینی مۆیشەرە واتە ڕوتوبە بوو هیکتۆلیتەرێتی دوای جیاکردنەوەی گەنمەکەیە بە چاو کە سامپڵێکی وەردەگرین 10 گرامە پشکنینی بۆ دەکەین چەندی گەنمەکە سونە لێداوە چەندی گەنمەکە ساغا چەندی شکاوە چەندی مەوادی مشابیه و غەریبەی تێدایە چەندی زیوانە ئەوانە هەریەکە لە سەدای بۆ دادەنین دەڵێن گەنمەکە بەپێی ئەو پشکنینی کردومانە پلە ئەوەندەی پلە یەکە دووە هەتا سەیە ئەم جوتیارە دوای ئەوەی گەنمەکەی پشکنینی بۆکرا ئێستا ئەنجامی پشکنینەکەی پێدەدەنەوە کە بەرهەمی گەنمەکەی لە چ ئاستێکدایە ئەمن وەکی فەلاحە گەنمەکە مینایەتەوە سایلۆیە گەنمەکەمان تەسلیم دەکەین دەرەجەیەک دەرچووە و سایلۆی گەنمەکە لۆ خۆمانە و لۆ حکومەت هێرێمی کوردستانە و چەند ساڵە دەچوین دەمامردە سایلۆی دەرێت بە مەنگ لەسەر سیارە دەبوو وەرنەدەگویرا پارەمان تاخیر دەبوو بەس ئێستا بەڵام دێنی نێرە یەکسەر لێمان وەردەگرن و هیچ کێشەیەکی نییە و ئێستا من یەکسەر دەڕۆم پارەکە وەردەگرن بە هیچ کێشەیەک بێ ڕاوەستان لۆمان دەکەنە سەق و ڕاست دەماندنێ دەستخۆشی لە حکومەت هێرێمی کوردستان دەکەین بەهۆی ئەم پرۆژانەوە کە زووتار دەتوانێت لێرە بەرەمەکانی خۆی ساغ کاتەوە ئێمە لە باو بابرانمانەوە فەلاحین چەند ساڵە گەنمەکەی خۆم ڕاوانی سایلۆیەکانی حکومەتی دەکرد نزیکەی مانگێک دەماوە لە سەرڕێ زۆر جارەوە گەنمەکەم ئەسپەی لێ دەدا بەس ئەم ساڵەکە بەکردنەوەی ئەو سایلۆیە زۆر باش بوو لە ئێمە گەنمەکەی خۆم دووریەوە ئۆساهینامەیەکوانە تسمیرم کردووە و هەمە ئەو ڕۆژی چەکەش وەردەگرین و دەچین پارەکمان وەردەگرین فەوری سەرەکە هیچ نیە ئێستاکە هەر بەدەی جێ سعات پێویستی تەسمیل دەکەین لێرە لە ڕێگەی چەند سیستەمێکەوە گەنمی وەرگیراو بۆ سایلۆکان دەنێردرێت لە ڕێگەی تاوەرێکەوە گەنمەکە لە خەوش و زبڵ و گیای زۆرا زۆر پاک دەکرێنەوە و دواتر لە سایلۆکان ئەمبار دەکرێن بە دڵخۆشیەوە هاتن بۆ تەسلیمکردنی با بڵێن بەرهەمەکانیان کە گەنمە
ئاسانکاریێکمان کردەوە بۆ هەموو جوتیارەکان کە بێن گەرمەکانی تەسلیم بکەن پارە لە عینی ڕۆژیان دۆم ڕۆژ دەدرێ بەڕاستە خۆی بە پێی ڕێنمایەکانی ئەو پرۆژەیە گەنم وەردەگیرێ لەسەر ڕێنمایی وەزارەتی بازرگانی عێراق بە عینی مواسەفات و تایبەتمەندیەکان گەنمەکان کە وەردەگرین پلەی 1 و پلەی 2 پلەی 3 پلەی 1 و 2 بەکاردێت بۆ بەرهەمێنانی ئارد بۆ پلەی 3 بۆ ئالیکی ئاژەڵان بەکاردێت و جوتیارەکانیش بە خۆشحاڵیەوە دێن بەرهەمەکانیان تەسلیم ئەم پرۆژەیە دەکەن بەرامبەر ئەوەی کە چەند ساڵی ڕابردوو ئەو پارەیە تاخیر دەبوو کە تەسلیمەکرا بە حکوومەتی ناوەندی عێراق و هەندێک کێشیان بۆ دروستکردبوون تا ئێستا کە دەبیستین لە 2014 و 15 و 16 هێشتا هەندێک فەلاح هەندێک جوتیار هێشتا پارەی با بڵێن بەربوومەکانی وەرنەگرتووە بە پێچەوانەوە لێرەوە ڕاستەوخۆ دەدرێت و بە شێوەیەکی زۆر شەفاف و بە شێوەیەکی زۆر خێرا گەرمەکانی لێوەردەگیرێتەوە ئەو پرۆژەیە بۆ تەواوبوونی هەموو مەرحەلەکانی دەتوانێت نزیکەی 2800 تەنم ڕۆژانە بکات بە بەروبوومی جۆرا و جۆر ڕێژەی کار دەکاتە نزیکەی 1000 کەس بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە لە کارگەکە ئیش دەکەن ئەگەر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ حسابی بکەین لەو مقاولەکانی دووەم و ئەوەن کەشت دابین دەکەن بۆ شەریکە لەوانەیە بگاتە هەزاران هەلی کار کە پەیوەندی بەو پرۆژەیەوە دەبێت وادانراوە کە لە ناوەندی مانگی هەشت ئینشاءڵڵا یەکەم بەروبوومی ئەو پرۆژەیە بچێتە ناو بازاڕ ئەویش کە ئاردە لە نزیکە کاتێکی نزیکیشە بەروبوومی ساوەر ئەویش دەچێتە ناو بازاڕەوە و کارگەی بنەتۆیشمان لە مانگی نۆ دەکەوێتە ئیش ئەو کاتەش دەتوانین بنەتۆ دابینکەینەوە بۆ جوتیارەکان بۆ چاندنی بۆ وەرزی داهاتوو بە شێوەیەکی بڵێن گشتی ئەو سێ بەروبوومە ئامادە دەبێت لە خلالی 2 مانگە. زۆر خۆشحاڵم کە دەبینم ئێمڕۆ ئێمە لێرە بەشدار دەبین و بەردی بناغان بۆ دانین کە ئەمە وەکو پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیارانی هەرێم ناسراوە و تەنیا لە پارێزگای هەولێریش نابێت لە شوێنەکانی تری کوردستانیش لە پارێزگاکانی تریش هەر وەک ئاماژەیان پێدرا ئەم پرۆژانە بەردەوام دەبن. کوردستان ئەوەندە دەوڵەمەندە کە نەک تەنیا دەتوانێت دابینکردنی ئاسایشی خوراک بۆ خۆی بکات بەڵکو ببێتە سەبەتەی خوراک بۆ عێراق و بۆ زۆر لە ناوچەکەش. وابڕیارە لە ناوەڕاستی مانجی هەشت یەکەم بەرهەمیەم کۆمپانیایە کە ئاردی سفرە بکەوێتە بازاڕەکانەوە بەکارکەوتنی ئەم کۆمپانیایە لە توانایدا هەیە نیوەی خواستی ئاردی هەرێمی کوردستان دابین بکات لەبارەی گرنگی ئەم جۆرە پرۆژانە و هەوڵەکانی دەستەی وەبەرهێنان بۆ بەرزکردنەوەی ئاستی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەچینە بەڕێوەبەراتی وەبەرهێنانی پارێزگای هەولێر. دوای پێکەنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بەپێی ئەو هێڵە گشتیانێکە لە بەرنامەکەی حکوومەت داهاتبوو یەکێک لەو بابەتانە پەرەپێدانی کەرتی پیشەسازی کشت و کاڵیە کە زۆر بە تەرکیز و بە گرنگیەوە بابەتی پیشەسازی و کشت و کاڵی تێیدا هاتووە. لە ئەیلولی ساڵی 2020 لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەردی بناغی ئەو پرۆژەیە دانرا و بە یەکێک لە پرۆژە استراتیزیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە پارێزگای هەولێر دادەندرێ. پرۆژەکە لە خزمەتی جوتیاران بە دەرەجە یەکە و لە هەروەها هاوڵاتیانیش بەگشتی چونکە بەشێک لە بەرهەمەکانی ئەو پرۆژەیە دوای دەست بەکاربوونی و بەرهێنەر لە پرۆژەکەی لە خزمەت هاوڵاتیاندا دەبێت و بەرهەمی ناوەخۆ و زیاتر هەلی کار بۆ کرێکاری خۆماڵی دەڕەخسێنێت. دیارە لەبەر گەورەی پرۆژەکە و زۆری سەرمایەکەی و هەروەها ئەو ڕوبەرێک کە بۆی تەرخان کراوە کە زیاتر لە 1000 دۆنم زەوی لە خۆ دەگرێ و ئەو پرۆژەیە کراوەتە 2 قۆناغ. قۆناغی یەکەم و بە تایبەتتریش دەتوانین بڵێن وەرگرتنی گەنمی جوتیاران بوو چونکە بەپێی ئەو خشتەی کارێکە پێشکەش بە ئێمە کرا لە هاوینی ئەم ساڵ پێویست بوو دەست بە وەرگرتنی گەنمی جوتیاران بکرێت بەپێی ئەو گرێبەستەی لە نێوان وەزارەتی کشت و کاڵ و بەرهێنەر ئەنجام درابوو بۆیە پەلەی تێدا کرا و دەتوانین بڵێن بە شێوەیەکی زۆر باش و چەند شەفت کارکردن لەسەر ئەو پرۆژەیە بەڵێ
پرۆژەکە دەتوانم بڵێم لە قۆناغی یەکەم لە دروستکردنی سایلۆکان و هەروەها دروستکردنی ئەو کارگانە کە ئومێد دەکەین قۆناغی یەکەمی ئەو پرۆژەیە لە تاوەکو مانجی دەی ئەمساڵ بە تەواوی تەواو بکرێ و بەرهەمەکانیشان بکەوێتە بەر دەستی هاوڵاتیانی خۆشەویست. قۆناغەکانی تریش بە هەمان شێوە ئێمە بە هەمانجی لەگەڵەوە بەرهێنن داوامان کردووە کە پێش وادەی خۆی تەواو بکرێت چونکە بەڕاستی معاناتی جوتیاران لەلایەک و وەهێنانی کەرەستەی بیانی و کەلوپەلی بیانی کە بەڕاستی گلەیەکی زۆر لە ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان و وەزارەتە معنیەکان دەکرێت کە ئەمە پەرە بە منتوجی مەحەلی یاخود بەرهەمی ناوەخۆ بدەین کە یەکێکە لە سیاسەتە هەرە گرنگەکانی ئەمڕۆی ئابووری هەرێمی کوردستان. بۆیە دەتوانین بڵێن کارکردنمان لەسەر ئەو پرۆژەیە لەو ڕوانگەیە بووە کە بتوانین ئاعتیماد بکەینە سەر بەرهەمی خۆماڵی خۆمان ئەو بەروبوومانەی کە لە گەنم دروست دەکرێن بخرێنە بازار لە ئارد لە ساوار لە ئەوانی کە لە پێکاتی پرۆژەکە داهاتوون. بۆیە دەتوانین بڵێن قۆناغی یەکەم ستێپی یەکەم ئەوەیە کە حکوومەت بیری لەوە کردوەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان فرە چەشنکردنی داهاتە و ئاعتیمادکردن لەسەر منتوجی خۆمان لەسەر بەرهەمی خۆمان و لە مەودووە لۆشیان بە بازار بکرێ ناکرێت ئێمە ئەو هەموو سەرچاوە گرنگەمان هەیە چاوەڕێ بین لە دەرەوە ئەو کەلوپەلانە بێن یاخود ئەو بەرهەمانە بێن. یەکێک لەو ئەرکانێکە لەسەرەوە بەرهێنەرە هەلی کار بۆ کرێکاری خۆماڵی بڕەخسێنێت. ئەو پرۆژەیە بە تەسەوری مەزیاتر لە 300 هەلیکاری ڕەخساندووە بۆ خەڵکی خۆمان. ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان و بەڵێن دەدەین هیچ کرێکاریشی بیانی لە پرۆژەکانی وەبەرهێنان ئێمە پژگیریان نەکەین لە هێنانیان و یەک بوویتە ئەرچێک لەسەر وەبەرهێنەر تەنها ئەو تەکنیک کارانە نەبێت کە ئەوانی لێرە پسپۆریەتەکانیان کەمە چونکە بەشێک لەو مەکائینانیان بەشێک لەو کارگانێک کە دێن پێویستە پسپۆری تایبەتمەندی خۆی بێت بۆ بەستانیان و بۆ کارپێکردنیان. بەڵام ئەوەش بەپێی ئەو ماوەیە کە ئێمە بۆیان دیاری دەکەین دواتر پێویستە ڕاهێنان بە خەڵکی خۆمان بکەن و ئەوان جێگرەوەی خەڵکی بێگان کرێکاری بیانی دەبن. بۆیە ئەمە یەک لەو تەوجیهاتانێکە لەلایەن دەستەی وەبەرهێنان و حکوومەتی هەرێمی کوردستان بە ئێمە دراوە زیاتر هەلیکار بڕەخسێنین کە ئومێد دەکەین لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 90% ئەو کارمەندانێک کە کار دەکەن لەوێ کرێکاری خۆماڵین و متابعی جدیشمان هەیە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و هیچ پشگیریەکی وەبەرهێنەرمان نەکردووە بۆ هێنانی کرێکاری بیانی. خۆی ئەو پرۆژەیە بە دوو قۆناغ تەواو دەبێت. قۆناغی یەکەم ئێستا تقریبەن بە نسبەتی زۆر تەواو بووە. سایلۆکان کە 20 سایلۆی قۆناغی یەکەم قۆناغی دووەمیش 20 سایلۆی هەریەکی توانای 100,000 تەن وەرگرتنی هەیە. ئینشاڵە لە داهاتوو کۆمپانیا بەنیازە خۆی زیادی بکات بە 300,000 تەن. سایلۆکان ئێستا تەواو ئامادەیە 100% و ئامادەشە گەنم وەردەگرێت ئێستا. ئەو پرۆژەیە مۆڵەتی لە 1/9/2020 وەرگرتووە زۆر پێشکەوتوانە کار دەکات. بەو دادلانێک کە داینایە کە یەکی هەموو کارگەکانی بکرێت دیشەکی زۆر باشی کردیا و زۆر جوانیش کار دەکەن و بەردەوامن یعنی بەدڵی ئێمە ئەو کارکردانە ئەو زبانێک کە ئێستا هەیە تەواوە هەمووی. پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیارانی پارێزگای هەولێر لەسەر ڕووبەری 1200 دۆنم زەوی دروست کراوە. لە پرۆژەکەدا 20 سایلۆ هەیە هەریەکیان توانای هەڵگرتنی 5,000 تۆن گەنمیان هەیە کۆی گشتیان 100,000 تۆن گەنم هەڵدەگرن. سایلۆکان لە توانایاندا هەیە لە کاتژمێرێکدا 200 تۆن گەنم بەتاڵ بکەن و لە ڕێگەی ڕۆبۆتەوە ئامادەی بکەن بۆ عەمبارکردن. لە پرۆژەکەدا دوو کارگەی ئارد هەیە کە لە ڕۆژێکدا هەریەکیان 1000 تۆن گەنم دەکەن بە 700 تۆن ئارد کۆی گشتی 2000 تۆن گەنم دەکرێت بە 1400 تۆن ئارد. بەشی کارگەی بڕوش و ساوار لە توانایدا هەیە ڕۆژانە 120 تۆن گەنم بکات بە بەرهەمی بڕوش و ساوار. کارگەی بنەتەوە و ئامادەکردنی گەنمی چاندن بۆ جوتیاران ڕۆژانە 120 تۆن گەنم ئامادە دەکرێت. کارگەی علەف ڕۆژانە 480 تۆن علەف بۆ ئاژەڵ بەرهەم دەهێنن لە کۆی گشتی ڕۆژانە 2500 تۆن گەنم بۆ بەرهەمە جۆراوجۆرەکان بەکار دەهێنرێت. لە پرۆژەکەدا بۆ هەر کارگەیەک کۆگایەکی تایبەتمەند هەیە
لەسەر ڕوبەری 2000 مەتر تا بەرهەمەکانی تێدا هەڵبگیرێن. لە پرۆژەکەدا چەندین هەلیکار ڕەخسێنراوە لە قۆناغی دروستکردن ڕۆژانە 350 کەس کاری تێدا دەکەن. لە دوای کەوتنەکاری تەواوەتی کارگەکان هەلیکار بۆ نزیکەی 1000 کەس لە پرۆژەکەدا دەڕەخسێت. کەوتنەکاری پرۆژەیەکی لەم شێوازە پێویستی بە هەماهەنگی نێوان جوتیاران و پرۆژەکە هەیە. جوتیاران بە گرنگیەوە دەڕواننام پرۆژەیە و بە گرنگیشی دەزانن وەک سەروەتێکی نیشتیمانی پەرەی زیاتر بەم جۆرە پرۆژانە بدرێت. کردنەوەی ئەم کۆمپانیانە بەهۆ خودی وەزیری کشتتوکار و کۆمپانیا شتێکی زۆر پیرۆزە، زۆر سەرکەوتووە، سەروەتێکی وەتە نییە، بەس عینەن کات دەبی ئەمە هەم ڕقابەیەک لەسەر وەزارەتی کشتتوکار لەسەر ئەم کۆمپانیانە و هەمیش ساحێبی ئەو کۆمپانیانە تێبگەن ئێمە سەروەتەکی وەتەنینە دیفاح لە داهات و خاک و نیشتیمانی ئەو کوردستانە دەکەین لەوەی ئەو پارە خەیالەیە کە خەرک دەچی ئاردی دەکڕی لە دەرێ و ساواری دەکڕی نەستە دەرێ بەرهەمەی خۆمان تەکنۆلۆجیای خۆمان ئێمە ئەوەمان دروست کردیە غروریەت ناگری هەر دیفاح لە ڕەزمالەکەی خۆیان بکەن و پارەکەیان بستە بازار لۆ ئەوی بتوان قازاند. ئەمە خۆی ئینسانی تێدایە، پاڵپشتە لۆ خاک و نیشتیمان و ئەو هەوایەکەی سەرکەوتنە لۆ کۆمپانیەکە و سەرۆکی کۆمپانیەکە. ئەم سار نەهات بوو لە بەرەوەی وشکەساری بوو نەیتوانی ئەم سەحرە دابین بکە. مەسەلەن سەعری یەکەم باشە، دەبی فەرقەچیابی لەگە سەعری عێراقی مەدەئی، دووەمیش زۆر باش نییە بەس بەناز بە سێم لەبەرەوەی ئەو ساروشکەساریە گەنمی ئێمە خراپە، ناکرێت بینی فەرقی 3,200,000 فەرق بیت چکە زۆری گەنمی ئێمە دەوی بستە حەباشەکان پاک بکرێتەوە لۆ ئەوەی ئەم ساحرە ساحرەی زۆر خراپ بوو، ساحری دەرەجە سێ. پێویست دەکا ئەگەر ئێستاش ماوەمایە ساحرەکەی دەرەجە سێ زیاد بکە لەوەی بتوانێت. پرۆژەکانی بە بازارکردنی گەنمی جوتیاران لە هەر سێ پارێزگای هەولێر، سلێمانی و دهۆک لەلایەن دوو کۆمپانیاوە کاری لەسەر دەکرێت کە هەریەک لە پرۆژەکان پێداویستی و خواستی شارەکانی هەرێمی کوردستان دابین دەکەن. لەگەڵ وەزیری کشتتوکاڵ قسە دەکەین تا بزانین هەوڵەکانیان بۆ بژانەوەی سێکتەری کشتتوکاڵی چین و حکوومەت چۆن کارە ئاسانی بۆ بەرەو پێشبردننی بواری پیشەسازی و کشتتوکاڵی دەکات. طبعاً ئێمە کە بیرمان لە دامەزراندنی سێ کارگەی گەورە بە تاقەیەکی بەرز لە هەرێمی کوردستان کردەوە لەگەڵ دروستکردنی سایلۆ دوو مەبەستی سەرەکی بوو. یەکەم بابەتی دروستکردنی سایلۆیەکان بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران بوو. خاڵی دووەم دروستکردنی 13 کارگەی جۆرا و جۆر لەگەڵ سایلۆکاندا بۆ ئەوە بوو کە ئێمە ئەو بەرهەمی گەنمەکە وەردەگرینەوە لە جوتیاران کە شیاوی دروستکردنی ئاردی سفری دەرەجەیەک و ساوار و بڕوێش و گەنمەکوتا و پاستا و ماکەڕۆنە و هەموو ئەو بابەتە پەیوەندیدارانەی کە پەیوەندیان هەیە بە دانەوێڵەی گەنم بیخینە ناو بازاڕەکانی خۆمانەوە. هەمومان دەزانین لە چەند ساڵی ڕابردوو گلەی و گازندە زۆرە لەسەر کوالەتی ئەو بەرهەمانەی کە دێنە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئاردی سفر و بەرهەمەکانی تریش کە ڕێژەیەکی زۆر مادەی کیمیاییان تێکەڵ دەکرێت. ئەمە وای لە ئێمە کرد ئێمە مەسئولیەتی بە بازارکردنی گەنم هەڵبگرین و لە هەمان کاتیشدا بەرهەمی ناوخۆی خۆمان بخینەوە ناو بازاڕەکانی خۆمان. بە خۆشحاڵیەوە ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران تەئیدی پرۆژەکەیان کرد و لە زووترین کاتدا مۆڵەتیان بەخشی. دوای مۆڵەتەکە ئێمە داوامان لە کۆمپانیاکان کرد کە بە زووترین کات دەبێت کار لەسەر دروستکردنی کارگەکان و سایلۆکان بکەن. ئەوەی کە بۆ لای ئێمە مای دڵخۆشی بۆ ئەو بوو کە لە کاتێکی زۆر دیاریکراودا ڕێژەیەکی ئینجازی زۆر گەورە لە دروستکردنی کارگەکان بە چاوی خۆتان ئێوەش بینیوتانە و ئێمەش بینیمانەوە. ئومێد دەکەین لە نزیکترین کاتدا بەرهەمەکان بکەوێتە ناو بازاڕەوە، چونکە ئێستا لەگەڵ کۆمپانیاکان سەرقاڵی ئەوەین دوای وەرگرتنی بەرهەمی دانەوێڵەی گەنم لەلایەن کۆمپانیاکانەوە بۆ میکانیزمی کە تەنسیق کراوە لە نێوان
وەزارەت و کۆمپانیاکان لەسەر شێوازی وەرگرتنەوەکە لەسەر نرخی وەرگرتنەوەکە کە ئێمە ڕەچاوی کۆمەڵک شتمان کردو دەمەوێت بە دەرفەتی دەزانم ڕوونی بکەمەوە هەم سعری بازار هەم سعری بۆرسەی عالەمی هەم ڕێژەی بەکاربردن لەلایەن 6 ملیۆن کەسی هەرێمی کوردستان و تەنانەت بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراق کە ئەم بەرهەمە دەکەوێتەوە ناو بازار دەبێت بتوانێت منافەسەی بەرهەمی هاوردە بکات لە ڕووی نرخەوە. و ئێمە ئیجباری کۆمپانیاکانمان کردووە کە نابێ قازانجیشیان لە سەتادە زیاتر بێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دەستەبەری بەرهەمێکی کوالەتی بەرز کە ئاسایشی خۆراکی تێدا پارێزراوە بێ بۆ هاونیشتیمانیانی خۆمان دابین بکەین و لە هەمان کاتیشدا ڕەچاوی دۆخی بازار و ژیان و گوزەرانی جوتیارانیش بکەین. من ئومێد دەکەم ئەم پرۆژەیەکی ستراتیجی گرنگە و پرۆژەیەکی نیشتیمانیە بە دەربکرێت لە هەموو ئەو پرۆپاگەندانەی کە زۆر جار لەسەر پرۆژەکە دەوترێت بە ناوی جیاجیا بۆ مەرامی سیاسی جیاجیا. ئەم پرۆژەیە خزمەتێکی گەورە دەیبینین لە ساڵانی ئایندە بە جوتیارانی خۆشەویستی کوردستان دەکا بە خەڵکی خۆشەویستی کوردستان دەکا کە بەروبوومەکانی دەکڕن لە ناو بازاڕەکانی خۆمان بۆ کوالیتەی کە خواستی خۆیانە و بەو شێوازەی کە لە ئاستی تەندروستیەوە چاودێریەکی تەواوی لەسرە لیژنەیەکی تایبەتمەند لە وەزارەتی کشت و کاڵ سەرپەرشتی پرۆژەکە دەکات بۆ ئەوی ئێمە بتوانین بە کوالیتێکی بەرز بەروبوومەکان بخەینە ناو بازاڕەکانەوە و هەموو ئەو مەترسیانەی کە لەسەر ئاسایشی خۆراکەیە لە ناو بازاڕەکانی خۆمان کە لە دانوێڵی گەنم بەرهەم دەهێنرێ ئێمە ئەو ئاسایشە دەستەبەر بکەین بۆ هاونیشتیمانیانی خۆمان. لەم بەدواداچوونە بۆمان ڕوون بووەوە کە بەکەوتنە سەرکاری ئەم پرۆژەیە بە هەزاران هەلیکاری ناڕاستەوخۆ و نزیکەی 1000 هەلیکاری ڕاستەوخۆ دەستەبەر دەبێت لە ڕێگەی پرۆژەکانی بە بازارکردنی گەنمی زوتیاران لە هەرێمی کوردستان ئاستی هاوردە کەم دەبێتەوە و بەرهەمی ناوخۆییش بەرز دەبێتەوە.